لاتەوەری یەکەمی راپۆرتەکەی سەرۆکاتی هەرێم کە تایبەتە بە نەوت و داهات و خەرجە گشتیەکان هاتووە پرۆسەی لێپرسینەوە دەستی پێکردووە و چەند لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکهێنراون و چەند کەسێکیش ئیحالەی دادگا کراون کە بەهۆیەوە سەدان ملیۆن دینار بۆ خەزیێنەی حکوومەت گەڕاوەتەوە. باپەی راپۆرتەکە ئاماژە بەوە کراوە کە باج لە کۆمپانیەکانی نەوت و گاز وەردەگیرێت کە پێشتر نەبووە و هیچ جۆرە ئیستیسنایەک و بەخشینێک لە باج نەماوە. هەروە ئەو کەس و کۆمپانیانەی کە باج نادەن ئەوە بەپێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بەڵام پرسیاری بەشێک لە وڵاتیان ئەوەیە کە ئایا باج لە کۆمپانیا گەورەکانی بواری خزمەتگوزاری نەوت وەردەگیرێت. نمونەی کۆمپانیای کارگروپ کە سەرمایەکەی دەیان ملیار دۆلارە ئاماژە بەوەش کراوە ئەنجومەنی هەرێمی گرێبەستی لەگەڵ کۆمپانیەکانی دیلۆیت و ئیوای ئیمزا کردووە بۆ وردبینی لەسەر بەخۆی داهات و خەرجەکانی نەوت و گاز کە سەرجەم پرۆسەکانی نەوت و گاز دەگرێتەوە. بەڵام پرسیاری بەشێکی دیکەی وڵاتیان ئەوەیە کە ئایا بەدواداچوون و لێپێچینەوە لە داهاتی نەوتی تەنکەر و ئەو نەوتە دەکرێت کە دەنێردرێت بۆ پاڵاوگە نەوتیەکانی هەرێم. هەروە دەشپرسن ئایا قۆڕخکاری کۆمپانیا خزمەتگوزارەکانی بواری نەوت هەڵدەگیرێت. هەر بەپی راپۆرتەکە لە ماوەی ساڵی 2016دا خەرجیە گشتیەکان کەم کراونەتەوە بە جۆرێک لە ساڵی 2013دا 18 تریلیۆن دینار بووە، بەڵام لە شتمانگی یەکەمی ساڵی 2016دا تەنیا 5 تریلیۆن و 34 ملیارد دینار بووە. لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە کڕینی کەلوپەلی ناپێویست بە تایبەتی کڕینی ئۆتۆمبیل بۆ خاوەن وەزیفە باڵەکان بە یەکجاری ڕاگیراوە. هەر بەپێی راپۆرتەکە خەرجەکانی کارەبا لە کڕینی گازوایل بۆ وێزگەکانی کارەبا لە نزیکەی 2 بۆ 3 ملیارد دۆلارەوە بووە بە سفر. ئەوە لە کاتێکدا بەهۆی دابین نەکردنی سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا پێدانی کارەبای نیشتیمانی با وڵاتیان بۆ چەند کاتژمێرێک کەم بۆتەوە. لاتەوەری دووەمدا ئاماژە بەوە کراوە موچەی تایبەتی 23,000 کەس بردراوە کە مەرجیان تێدا نەبووە، ناوی زیاتر لە 20,000 کەسی دیکەش کە بە ناوی کەم ئەندام موچەیان وەردەگرت و شایستەی نەبوون لابراوە. لە تەوەری سێمی راپۆرتەکەشدا کە تایبەتە بە زێدەڕەوی لەسەر مڵکی گشتی ئەوەی تێدا باس کراوە لە ساڵی 2016 زیاتر لە 20 بەرپرس و فەرماندەی سەربازی و کەسانی دەستڕۆیشت و لێپرسینەوەی دادوەریان لەگەڵدا کراو بە سەدان دۆنم زەوی زیادەڕەویان لەسەر هەڵگیرە. بۆ ڕێخستنەوەی گرێبەستەکانی موساتەحە و ڕێگەگرتن لە زێدەڕەوی زیاتر لە 900 سکاڵای یاسایی دژی سەرپێچی کاران دراونەتە دادگاکان. تەوەری چوارەم تایبەتە بە چاکسازی لە سلکی سەربازیدا. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە دوو پۆستی لە ناو وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی 78 قەدەغە کراون و بۆ کڕینی کەلوپەل و ئازوقە دەرفەتی یەکسان بە تەواوی کۆمپانیەکان دەدرێت. سەبارەت بەو ئەفسەر و کارمەندانەی لە هەرێم و بەغدا لە یەک کاتدا دوو موچەیان وەرگرتووە. بەپێی راپۆرتەکە تا ئێستا 90 ئەفسەر لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە و زیاتر لە 12 دۆسەی گەندەڵیش دراونەتە دەستەی دەستپاکی. هاوکات بەرنامەی ڕایتۆ یەنارتی تایبەت بوو بە راپۆرتی چاکسازی سەرۆکاتی هەرێم و ژمارەیەک لە وڵاتیان ڕاو سەرنجی خۆیان خستەڕۆ. ئەو بەرپرسانێک کە دەرەی گیراون ڕەنگە ئەو کەسانە بنکەوە تەمەنیان بەسەر چووە و پێویستیان پێ نماینە و هەندێک شتیان لە باغەریان دایانەوە بدرچێنن ناهێلن، ئەوانە ناهێلن ئەو دەستانە ئاشکرا بن، ئەوانە دەستگیری کراون. ئەو تۆڕی کە دایانایتەوە بچووەکان دەگری گەورەکان ناگری. ئەگەر ئازان خۆیان باڕۆن باخەکانی سیتەکیان و هەزاران شوێنیان داگیر کردووە سەر و سامانی خۆیان بگەڕێنەوە گەندەڵی لە خۆیانە کیە؟ ئەمڕۆ من مەسوول لە من نایە خۆ لە توانێ من بەرپرس من باڵا دەسم لە ئەوانە بۆ نایکەن. لا تەوەری پێنجەمدا کە تایبەت بوو بە دەرمان بەپێی راپۆرتەکە 8 دۆسەی دەرمان ڕەوانەی دەستەی دەستپاکی کراون و بڕیاردراوە کڕینی دەرمان بە شێوەیەکی ناوەندی بێ و دامەزراوەیەکی تایبەت سەرپەرشتی کڕینی دەرمان بکات. بەڵام پرسیاری وڵاتیان ئەوەیە ئایا باج لە کۆمپانیەکانی ئاوردەکردنی دەرمان و جگەرە وەردەگیرێ و لە قۆڕخکاری ڕزگار دەکرێت. لە تەوەری شەشەمدا کە تایبەتە بە بچووکردنەوەی هەیکەلەتی حکوومەت لە راپۆرتەکەدا هاتووە 4212 هۆبە و 1534 بەش و 452 بەڕێوەبەرایەتی کەم کرانەوە. تەوەری حوتەمیش تایبەتە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ساڵی 2016دا 229 زانیاری گەندەڵی بە دەستەی دەستپاکی گەیشتووە و 362 کەس فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و 301 حاڵەتیش جێبەجێ کراوە. هاوکات بەپێی راپۆرتەکە چەندین بەرپرسی باڵا لەژێر لێکۆڵینەوەدان و بڕێکی زۆری ئەو سامان و مڵکەی بەناڕەوا پێکیانێناوە لیان وەرگیراوەتەوە و تا ئێستا بە سەدان دۆنم زەوی نایاب لە کۆمپانیا گەورەکان وەرگیراوەتەوە.